بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئەم کاتتان باش. وەک بەڵێنماندا بوو سەبارەت بە ئەو ئاڵوگۆڕانێک کە لە بەریتانیا و ئەو قەیرانی کە تێککەوتووە و ئەو گۆڕیانکاری لە سەرۆکوەزیراندا بەرنامەکانمان بەردەوام دەبێت و لەگەڵ نووری بەشیر چاوپێکەوتنێک لەم بارەیەوە ئەنجام دەدەین. نووری بەشیر ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی دووبارە پێت داینەوە. ئێوارەی خۆتان باش و سپاس بۆم فرسەتە و سڵاو و ڕێزمەیە بۆ بیسەران و بینەرانی پێشەنگ تیڤ. ماوەیە کە لە بەریتانیا تووشی قەیرانێک بووە کە زۆر زوو سەرۆکوەزیران دەگۆڕێت. ئاخر جار تەنها مانگونیوێک دەوامی کرد سەرۆکوەزیران پاشان دەستی لە کارکێشایەوە بۆ جارێکی تر و هەڵبەت ئێستا سەرۆکوەزیرانێکی تر هەڵبژێرا و دواتر دێنە سەر ئەوە. بەڵام ئەمەوێ بۆ چوونی ئێوە ببیستم کە ئەم قەیرانە چییە بەریتانیا تێککەوتووە هێندە ناوە سەرۆکوەزیران دەست لە کار دەکێشێتەوە. بەڵێ ئەم قەیرانەی ئێستا لە بەریتانیا هەیە لە مێژووی بەریتانیا زۆر بێوە نەبووە و هەروەها لە چاو ئەو قەیرانش کە سەرجەم وڵاتانی ئەوروپا گرتوێتی زۆر قوڵتریشە. بە تایبەتی قەیرانەکە بە جۆرێکە کە لە 6 ساڵی ڕابردووە 5 سەرۆکوەزیرانی گۆڕیوە، هەر لە کەمتر لە 2 مانگی ڕابردووە 3 سەرۆکوەزیرانی گۆڕیوە، بۆریس جۆنسن، لیسترەس و ئێستا ئەمەی کە باسی کەوتە سەرۆکوەزیرانیش تازە هاتۆ ڕەشی سوناکە کە ئەوێ جواب بەم قەیرانە باتەوە. ئەم قەیرانی کە لە بەریتانیا هەیە لە چوارچێوەی قەیرانێکی گەورەتر و جیهانی تریایە کە دنیای سەرمایەداری لە 2008ەوە دەرگیری بووە. هەموو وڵاتان ئەم ئەزمەیە گرتوونیەتەوە و لە هەر وڵاتێشە لە ماوەی 14 ساڵی ڕابردووە بە شێوەیە لێیان دەرەکەوێ و تووشی ئەزمەی کردوون و لە ناوخوا حتا ئەوەی کە بڵێن لەسەرەوە دەسەڵات ناتوانێت وەڵام بە کۆمەلگا باتەوە لە خواری شەو خەڵک قبوڵی ناکات لە بەرامبەر ئەو هێرشانە و شکاندنەوەی ئابووری و سیاسەتی دژی خەڵکی و دژی کرێکاری سەپاندن بەسەر خەڵکە ئەوانە. هەری ئێستا لە بەریتانیا وڵاتەکانی فەڕەنسا، ئیسپانیا، پۆڵەندا، پورتغال و چیک و ئەوەش بەریتانیای بینین لە بەردەمی ئەزمەیەکی زۆر قوڵایە کە ئەو ئەزمەیەش بەردەوام بۆرژوازی هەوڵیاوە بیشکێنێتەوە بەسەر خەڵکی کرێکار و زەحمەتکێشاوەش باری ژیانیان قورستر بکە بە جۆرێکە کە وای لێ هاتووە نەک خەڵکی کرێکار و زەحمەتکێش بێتەوە. ئەزمەکەی بەریتانیا ئێستا بە جۆرێکە خەریکە سەرمایەدارە گەورەکانیش خاتە مەترسیەوە بیر لەوەکەنەوە شوێنی گونجاوتر بدۆزنەوە بۆ سەرمایەکانیان. بۆیە ئەمەش لە ئاستی کۆمەلگانە ڕزایەتی زۆر فراوانی بەخۆیە بینیەوە. یعنی ئەزمەکە بە جۆرێک بووە بە هەموو شێوەیەک هەر لە بۆری جۆنسنەوە کە هات لاهێنانە دەرەوەی بەریتانیا لە ئەوروپای موحەدا کە بەناوبانگا تاکو ئەوەی لیسترس هات و ئێستا نەخشەکانی ئەم ڕەشی سوناکێش هەر بە شێوە لەوە ئەبێت باری ژیانی خەڵکی بە جۆرێک قورس کردووە کە پێداویستی ڕۆژانەکانی خەڵک بە دەرەجەیە چوەتە سەرەوە خەڵک تەحمولی ناکا. یعنی لە ساعتدا تقریبا پێداویستەکان چوونەت سەرەوە ڕۆژانە خەڵکە ئەچێ لە مارکێتەکان شتەکڕێ هەر لە پێداویستی ڕۆژانە هێلکە و شیر و پەنیر و نانەوە بەرز بۆتەوە تا ئەوەی کە لە ساعت تقریبا 200 نرخی سوتەمەنیەکان و کارەبا بەرز بۆتەوە بە دەرەجەی لە مانگی 8 بەرز بۆتەوە، مانگی 9 بەرز بۆتەوە، لەدا بەرزە بێتەوە قەرارە لە 2023 بەرز بێتەوە کە خەڵک هەمووی هاواری لێ ئێستاوە کە پارەی ئەوەی بۆ نایرێت و لە کاتێکی شاکە ئەمە وا بەرز بۆتەوە کرێ لە جێ خۆیەتی و ئاڵوگۆڕی بەسەرا نەهاتەوە. وەزعەتی نەخۆشخانەکان ببینە خەرک هاواری لێ ئێستاوە لە سەرەگرتن بۆ نەخۆشی و بۆ دکتۆر و بە تایبەتی فریاگوزاریە تەواریەکان باشە کە خەڵکە ڕوا بە چەندین سەعات ئەمێنێتەوە. دکتۆرەکانی خێزان و ئەمانە جاری وایە خەڵک بە هەفتە و 2 هەفتە سەراگرێ دکتۆری بەرناکەوێت. بۆیە ئەم وەزعی ئەزمانە بە جۆرێ بووە کە وای لێها لە ئاخر نەتیجا بە جۆرێ پاوەنی بەریتانی دابەزی کە لە تاریخی نیو قەرنی ڕابردووە پاوەند ئەو دابەزینەی بەخۆیەوە نەگرت کە ئەتر بە ئاشکرا هەم حیزبەکانی دەسەڵات و بە هەمان شێوەش هەم میدیاکانی بۆرژوازی باسی داڕمانی ئابووری و بەشێکی داڕمانی حکومەت شەکەن لە بەریتانیا. ئەو بەریتانیا گەورە سەرمایەداری کە هەبوو خەڵک
لە درۆ چۆن باسیەکەوانە لە بەردەمی وەزعێتێکە حکوومەتی شەق و شڕی هەیە کە هەموو خەڵک بۆری جۆنسنی دی لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتیش و بەریتانیا چۆن بوو بە گاڵتە جار چۆن بوو بەوەی کە بە پیاوە درۆزنەکە ناوی بەرن کە ئەو کاتە ئەو شانسی ئەوەی هەبوو مەلیکە مابوو چونکە مەلیکە دەسەڵاتی مەلیکی و پاشایەتی لە وڵاتە لەگەڵ مەسەلەی پەرلەمان و دەسەڵات و حکومەت تاکێکەڵ بووە و نفوذ و اعتیبارێکی هەبوو توانی ئەوزاعەکان ڕاگرێت و ئیدامەی پێبا بەڵام بەدوای ئەوە چارلزی کوڕی کە هاتۆت جێنشینەتی ئێستا هیچ ئەو نفوذ و اعتیبار و هێزەی نییە کە بتوانێت ناو خێزانی بۆرژوازی و بەتابەتی کۆنسەرڤەتیڤ کە پارتێکی بۆرژوازی و دەسەڕاستی بۆرژوازیە ڕاگرێ بۆیە هەر ئەوە بوو کە لیسترەس هادوەکو سەرۆک وەزیران ئەگەرچی خۆی ناوزەند کردکەوەی کە وەکو مارگرێت تاشەرەکە کە بۆرژوازی بە ژنە ئاسنینەکە ناوی بردبوو بەڵام لای کرێکاران و زەحمە کێشان بە شیردز ناوە برێکە لە بەرامبەر ناڕەزایەتەکانی کرێکاران لە هەشتاکانە کرێکاری کانەکان سەرکوتی کرد و شیری دەمی مناڵانی دزی و نەیانێ ویستی بەەوە خۆی نازەتکە بەڵام کۆتایی مەرگ و دەورانی هینی بە ئاشکرا تا شەریش و کۆنسەرڤەتیڤش ڕاگەیان کە خەریکیشدا کۆنسەرڤەتیڤ بە جۆرێکە لەبەریەک هەڵەوەشێتەوە هەر بۆیە لە ماوەی 44 ڕۆژە دوومانی دەسەڵاتی تەواو نەکرد بەجیالەوەی چەند وەزیرێکی دەستیان لە کار کێشایە و حتا خۆشی ڕاوێژکارەکەی لابرد بە هەمان شێوە بەپەلا کەوتنەوەی کەس بێنەوە کەسیان نەبوو بە جۆرە خەریب و حیزبەکە هەڵەوەشایەوە دەستیان برد بۆ بۆریس جۆنسن بەڵام کاتێ زانیان لەناو خۆیانە لە شارەوانی محەلەکانە لەناو حیزبەکەیانە لە پەرلەمانە بوو بە هات و هاوار و واکێشان لە یەکتری ئەمە لە حیزبەکەی خۆیان بێژگە ئۆپۆسیۆن کە لە بەرامبەریان ئەوەسا بوو بێژگەوەی خەڵکە لە کۆمەڵگا گاڵتەجاڕی حیزب و دەسەڵاتەکانی باسە کرد و بە ئاشکرا خەڵکەی و نەک ئەمانە ناتوانن بێن سەرۆک وەزیرێکی کە وەڵام باتەوە بەوە بەڵکو ئەبێ ئەمانە بڕۆن بەشێکیوە بێ هین بکرێ ناڕەزایەتەکان لە بەردەمی ماڵی سەرۆک وەزیرانە هەبوو کە ئەبێ هینی پێشوەخت کرێ هەڵبژاردننی پێشوەختکە و پەسیۆنی بۆرژوازی و باڵەکانی کێش هەر لە پەرلەمانە ئەم داوایان هەبوو بە تایبەتی حیزبی لەیبەر بەڵام ئەمانە وای کرد کە بە زووی سەرۆک وەزیرانی پێشوو لابەرن و سەرۆک وەزیرانێکیش بێنن کە خۆیان قبوڵیان نەبوو بەڵام سەپا بەسەریانە لە بەرامبەر بۆریس جۆنسن و هەروەها پێنیدا کە کەسێک کە بوو سەرۆک وەزیرانی سەرۆکی وەزیری بەرگری بوو پێشتر هاتوو بەڵام نفوزشتیان نەبوو ئەم کەسەیان چکە ملێنەر بوو ئەگەرچی خۆیان ئەڵێن ئەمەیان گەورە کرد بە ڕەچەڵک هەندیە و وایە و ئەمە بەڵام هەڵیان بژار بەڵامی دعایشی ئەوەشی بۆکەن کە ملێنەرە ئەزانێت چۆن وەڵام بە دارایی و ئەزمەی وڵاتایەتەوە و هەروەها لەولا شەوە تاکید لەواکەنەوە کە ئەمە پێشتر وەزیری دارایی بووە بەڵام لە کاتێکە ئەو دەورانەیش کە بۆریس جۆنسن و ئەوانەی کێشە بووە وەزیری دارایی بووە بۆ نەیتوانی وەڵام بە مەسەلەی ئەو ئەزمە و ئابوووریە باتەوە ئێستا بۆچی سەرۆک وەزیرانە ئەتوانێت وەڵام باتەوە واتە من ئەمەوێ تاکید لەوە بکەمەوە وەزعی قەیرانەکە بە جۆرێک بوو داڕمانی ئابووری بە جۆرێک بوو لەبەرەوە هەڵێشانەوەی حیزبی پارێزگاران کۆنسەرڤەتیڤ بە جۆرێک بوو بە پەلە بانکی ناوەندی هاتە ناوە و بڕی 6 میلیارد دۆلاری وەکو هاوپشتی خسە بازاڕەوە بۆ ئەوەی سەنەدی لێ بفرۆشرێ و وەڵام بۆ وەزع باتەوە کە 7 میلیاری لێ فرۆشرا بەڵام ئەمە نەیتوانی وەڵام باتەوە و ترسی ئەوەشیان بوو بە تەواوەتی حکوومەتەکە لەبەرێک هەڵوەشێتەوە و کێشەکانی نێوانیان زۆر قوڵ بووەوە و خەڵکیش لە خوارەوە لە بەرامبەر ئەو گرانی و بێدادی و بەرزبوونەوەی نرخی بە تایبەتی سوتەمەنیەکان لە ئاو و کارەبا و گاز و ئەمانە چوە سەرەوە ناڕەزایەتێکی زۆر لە ئاستی کۆمەلگا هەبوو بە پەلا هاتن کەوت خۆیان کە کۆبوونەوە بکەن و لە ئیتفاقێکیش بکەن بۆ حیزبەکەیان لەبەر یەکەڵ نەوەشێتەوە پاشەکشیان بە بۆریس جۆنسن کرد و هەروەها پاشەکشیان بە پێنی کرد کە ئەوش وەکو وەزیرێ بڕاتە دواوە و سەرۆک وەزیران و وەشک و ڕەشی سوناک هێنای پێشەوە ئێستا ئەمەش بەپەلا
کابینەکەی خۆی مەجموعێکی دیاری کردووە و ئێوە بەرنامەی خۆی بخاتە بەردەست و دووشەمەی داهاتوو بیخاتە بەردەست. ئەوەی کە من ئاخرین ئیخبارێ جۆم لێ بوو ئیمڕۆ بەجیا لەوەی هەردووشان کەس لیسترە زوازی هێنا لە قسەکانیەوە ڕەشی سوناکیش کە دەست بەکار بوو قسەیان کرد باسی ئەویان کرد هەلومەرجێکی زۆر سەخت لە بەردەمایە بە تاوێتی ئەم سەرۆک وەزیران تازە تاکیدی لەوە یەکڕیزیە کرد و هاوپشتیە کرد و ئەمانە کرد کە لە پاڵ یەکا بن بۆ ئەوەی بتوان وەڵام بەم هەلومەرجە بنەوە. بەڵام کۆمەڵگا ئەو اعتراض و ناڕەزایەتیە کرێکاری و جەماوەریانی کە لە خوارەوەی فشارێکی زۆریان خستونەتە سەریان و ئەمانیش ئەیانەوە بەشێکی زۆری ئەوانە بشکێنەوە بەسەر خەڵکە سعری شتەکان زیابێ حتا تاکس باج و ئەمانە زیاب بکەن بەڵام بەبێ ئەوەی کرێ بڕاتە سەرەوە. ئەمەش تەبعاً کۆمەلگا خاتە بەردەمی وەزعەتی شکەوە کە یەکێ لە سەرانی اتحادیە کرێکاریەکان کە ناوی هندبوو اتحادیەکرەکان RMT کە ناوی میگلینجە ئەڵێ ئێمە لە بەریتانیا پێویستمان بە ڕاپەڕینێکی جەماوەری شۆڕژگەڕانە هەیە بۆی دەسەڵاتی سیستەمی گەندەڵی دارزاوی بۆرژوازی لە کۆڕنێت و بیخینە زەبڵدانی مێژووەوە. بۆیە ئێستا بۆ خۆشیان ترسیان لەوە هەیە و شێوەیە حتا حیزبەکانی کەی بۆرژوازیش کە لە پەرلەمانان و ئۆپۆزیۆنی کۆنسەرڤەتیڤن زۆر لەم هەلومەرجە و ئەزمەیە کە ئەزمەیەکی ئابووری سیاسی کۆمەڵایەتیە ئەترسن بۆیە ناوێرن زۆر فشار بێن و ئەمانە ئەگەر ئەوانیش ببن بەردیل لە مۆزعە ناتوان وەڵام بنەوە. بۆیە مۆزوعەکە ئەوەیە کە سیستەمی سەرمایەداری تووشی قەیران بۆ پێویستی بە بەدیل و ئەلتەرناتیڤێکی کە هەیە. بۆیە وڵاتانی ئەوروپاش بەعام و حتا ئەمریکاوانش زۆر نیگەرانن لە مۆزعی بەریتانیا چونکە ئەم مۆزعە ئەگەر بەسەر بۆرژوازی و دەسەڵات و حکومەتەکانە پشکێتەوە و بە قازاجی خەڵک بڕاتە شوێنیشکە بە تابەتی ئەگەر ئەلتەرناتیڤ و بەدیلەکەی بێ بە قازاجی جەماوەری کرێکار و کەم دارامەتی کۆمەلگا ئەوە ئەبێتە ڕێگایە بۆ ئەو وڵاتانەی کەی فەڕەنسا و ئیسپانیا و وڵاتانی کە ئەزمەکەیان هەیە ڕێگا چارە و بەدیلێشکە بکەن. بە تابەتی ئێستا فەزایکیش خۆشتر بووە ئەم ئەزمەیەکە هەیشە لە دوو لایکەوە لەسەری خۆڵ بۆتەوە یشان مەسەرەی لەندەیە و پەیوەندی بە ئەوروپای موحەدەوە ئەمش جارێشکە لە بەردەمی ڕەشی سوناک و ئەم حکومەتە هەیە. دووەم مەسەلەی سکۆتلەندش جارێشکە بۆ قسەکردن لە مەسەلەی ڕیفراندۆم و هەروەها مەسەلەی ڕیفراندۆم و هاتنە دەرەوەی ڕفراندۆم و سربەخۆیی سکۆتلەندە لەم بارەیەوە. کۆمەڵە بابەتی زۆر گرنگ و سەرنجڕاکێشتان باس کرد لەم پەیوەندەدا بەڵام باستان لە ئەزمەیە کرد کە بەریتانیا تێکەوت و ئەمە بۆتە هۆکاری گۆڕانکاری لەم سەرۆک وەزیرانەدا و پێم هەڵبەت زۆرێکتان باس کرد لەوەی کە چۆن کاردانەوەی بووە لە ژیانی ڕۆژانی خەڵکدا. پێم خۆشە بڕێک زیاتر لە سەربوونی ئەم ئەزمەیە لە بەریتانیا و لە نێو ژیانی خەڵکی تا ئەوەی کە بگاتە گۆڕانکاری لە سەرۆک وەزیران و دەست لە کارکێشانەوەی یەک بە دوای یەکی ئەم سەرۆک وەزیرانم بڕێک زیاتر بدوێن و ئەمە چۆن دەتوانێت ببێتە ئەوەی کە بۆرژوازی لەم قەیرانەدا دەرچێتەوەی کە تێکەوتون ئەوەی کە سەرۆک وەزیرانێکی تازان هەڵبژاردووە چۆن دەتوانن لەم قەیرانە دەرچن؟ ڕاستیەکەی هەروەکو شارەم پێکرد ئەزمەکە ئەزمێکی گیانداگرە. یعنی ئەوە نییە ئێستا بۆ نمونە ڕەنگە بە مەحدودی ئەگەر وڵاتێکیش بتوانێت ئێستا ئەم حکومەتەی ڕەشی سوناک کە تازە بووە بە سەرۆک وەزیران 40 ملیۆن پاوەندی ئەوێ نزیکی 60 ملیۆن ڕەنگە دۆلار بکات ئەوەیە کە لە بودجەکەیە هەبێ بۆی وەڵام بەوە باتەوە. بۆ ئەمەش ئێستا لە بەردەستانیە چونکە بەشێکی دەوڵەت ئەو پارە و دەرامەتەی کە هەیبوو لەسەر باج و تاکس و ئەوانە بوو کە لە کۆمەلگا و ئەمانە بوو. بە هەروەک خۆش دەزانی لە هەموو وڵاتانی دنیای ئمڕۆ دنیای سەرمایەداریەوە دەوڵەتان و حکومەتەکان سەرمایەدارین و دەسەڵاتی بۆرژوازی لەسەر حکومەوە ئەمانیش پێش هەموو شتێ مەساڵح و بەرژەوەندیەکانی سەرمایەدار و دەوڵەمەندەکانیانەوێ. بۆ نمونە لە کاتێکا کرێکارێکە ئەگەر ڕۆژانە 8 سعات 10 سعات کارەکە بە مقدارێکی کەم 50 پاوەند 40 پاوەند کە کرێ زۆر لە خوارەوەی یەکێکە لە وڵاتانەی کە لە ئەوروپا کرێ زۆر لە خوارەوەی کە زۆر جار ژیانی کرێکاران لێ بە عەبد باسەکرێت باشە
تاکس ئەبێ بەڵام سەرمایه‌دار و دەوڵەمەنە گەورەکان و بلیۆنەرەکان و ملیاردێرەکان ئەمانە تاکس نایەن و بیشن مقدارێکی زۆر کەمیان لەسەرە چکە حکوومەتەکە حکوومەتی سەرمایه‌دار و بورژوازیانە ئەوە تا ئێستا هەر سەرۆکزاییان وەزیرانە کە بووە بە سەرۆک وەزیران ڕەشی سوناک خۆی ملیۆنەرە لە سایتەکان نووسیویانە و تاکیدیان لێ کردوتەوە کە سەروەتەکەی 800 ملیۆن دۆلارە باشە بۆیە خۆ ئەمان بەرژەوەندی ئەوانە نایەنن ئێنن ئەم ئەزمەیە ئەبێ بەسەر خەڵک بشێن لە خواریشەوە خەڵک زۆربەی زۆری کۆمەلگایەتر تەحمولی ئەمە ناکە بەتایبەتی ئەمان کاتێکا شانسێکیان لەوە هەیە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی کۆمۆنیستی لە وڵاتە بەقوەت نییە زۆر ئەوەی کە دەست بەرێ بۆ مەسەلەی دەسەڵاتی سیاسی ئەوانە باڵێکی چەپە بوو لە ناو حیزبی لەیبەرە حیزبی کرێکارانە دەریان پەڕان کەەوە جێرمی کۆبن و جۆن ماکدۆنڵد و ئەمانە ڕابەرایەتیانە کرد ئەو حیزبەیش ئێستا یەکلایی بۆ تۆ بۆ بە حیزبێکی ڕاست وە بە هەماشیەوە ئەگەر بێتە سەر حکوم بەرژەوەندیەکانی سەرمایه‌دار و ئەمانە ئەپارێزێ بۆیە ئەزمەکە بە جۆرێکە ڕەشی سوناک چ نەخشەیە ئەبێدانێ بۆ ئەوەی کە ئەم لەم ئەزمەیە دەرچێ ئەبێ بە تەواوەتی خەڵک برسی بکە کە هەر ئێستا 4.5 ملیۆن خەڵک لە بەردەمی ئەوایە کە بەریتانیا جێ دەڵێ لەبەر گرانی بار و وەزعێتی هەیە بڕا وڵاتانیش کە بدۆزێتەوە تیابژی و هەروەها تقریبان لە سا 20 بۆ 23 خەڵک لە ئاستی هێژاری و وەزعێتی هاتوۆتە خوارەوە حتا ئەو شوێنانەی هەنێ ناوەند هەیە شوێنی خێرخوای و ئەمانەیە خواردنە بەخشنەوە خەڵکە چه سەراگرێ بۆ خواردنی خۆڕایی لە شوێنەکانە هەتا بەشێکی لەوانێشەکە ئیشەکەن چکە پارەکەی نەبەشی بیڵی ئاو کارەبا و غازەکەیەکا و تەلەفونەکەیەکان نەبەشی خواردنە گرانەکانێکا چەند قات چۆتە سەرەوە بۆیە ئەم ئەزمەیە بە دەرجەیەکە ئەمانیش ئەیانوێت لە مەش خراپتر بیشێنەوە بەسەر خەڵکا بەسەر خەڵکی کرێکار و کەم دەرامەتە بە خەڵ سەر کارمەند و مامۆستایان و بەشەکانی کەی کۆمەلگا کە لە خوارەوەن و ئاسی گوزەرانیان لە خوارەوە زیاتر بشێن بەڵام ئەمە وەکو سەرۆکی یەکێتە کرێکاریانەی RMT وتی ئەبێتر خەڵک ئەمە تحمولی بۆ ناکرێت چکاتر ژیانی خۆی و مناڵانە حتا بە دەرجەیە کەوتۆتەوە لە هینی پەروەردە و فێرکردن لە کەرتی تەندروستی و ئەمانە بگیرێتەوە کە ئەمەش کە ژیانی خەڵکی خسۆتە بەردەمی ناڕەزایەتێک و حتا ترسێکی زۆرەوە لەمە و ئەگەر وڵاتانی کێش بیان و یارمەتی ئەم بەن خۆشیان لە ئەزمان ئێستا بۆ نمونە چوونە سەرەوەی نرخی پێداویستیەکان لە ئەمریکا لە سا 8 ئەوێش چۆتە سەرەوە وەزعی خراپە ئەمریکا خۆش و هەروەها لە ئەوروپاش بە هەمان شێوە نزیکی لە ساعتدا چۆتە سەرەوە لێرە لە زیاتر لە ساعتدا چۆتە سەرەوە قەراجیشە لە ساڵی داهاتووشە زیاتر بچێتە سەرەوە بۆیە ئەمانش ئەگەر بیشتوان یارمەتی یەکتری بن زۆر مەحدودە بۆ نمونە یەکێ لەوانە پێش ڕەشی سوناک ئەم حکومەتە هینیەوەی کرد حتا لە وەزارەتی دیفاع بگرێتەوە بەپەلە وەزارەتی دیفاعدا هاواری لێسا کە ناتوانین هیچ شتێ لە ئێمە بگرنەوە ئەگەر لە ئێمە بگرنەوە ئەوە ئێمە ناتوانین وەڵام بە هیچ شتێکی چەک و بەتاویتی ئێستا مەسەلەی ئۆکرانیا و ئەمانە لە بەردەما یعنی لە پەیوەند بە یارمەتیدانی دەرەکی لەمە بگرنەوە خاڵێککە سەبارەت بەو کەرتە عمومیانای دەوڵەتی کە هەیە حتا قسەیان لەسەرەوە کردووە لە کەرتە دەوڵەتیەکانی شوێنە گشتەکانی وەکو خەستەخانە و قوتابخانە و شتەکان لەوێش لە خەڵک بگرنەوە لە قوتابی بگرنەوە لە نەخۆش بگرنەوە بە دەرجەی حتا لە پیر و پەکەوتە بگرنەوە هەر بە سەراحەت ڕەشی سوناک لەم ڕۆژە هاتووە تێکی چامان لە خەڵکی فەقیرە بێ بەڵام ناتوانین بەڵێنی ئەوە بین کە لەگەڵ چوونە سەرۆی پێداویستیەکان نرخی پێداویستیەکان ئێمە موچە زیاکەین ئەمە پەیامێکە کە ناتوانێت وەڵام باتەوە بەڵام بۆرژوازیە ناچارە دەست بەرێ بۆ هەموو ڕێگایەک چۆن لەم 6 ساڵە 5 سەرۆکوەزیری گۆڕی چۆن لەم 2 مانگی پێشوە 3 سەرۆکوەزیرانی گۆڕی دەست بەرێ بۆ ئەمە و چکە خەتەرە ئەگەر بێت و ئەمانە فەشەل بێنن تێک بشکێنن هەموو حیزبەکە و ئەندامەکانی ئەکەونە بەر هێرش و شەپۆلی خەڵکەوە و حیزبەکانی کەش بە هەمان شێوە ئەکەونە بەردەمی خەڵکەوە و تا کۆمەلگا بە هەموو ناڕێکخراوی بوونیەک و لە مەیدانە بوونیەک مەجبورە کرێکاران و کۆمونیستەکان بێنە پێشەوە و دەورەیەکی تازە لە بەرامبەر ئەو هەلومەرجە بە خۆیانەوە بگرن و بۆی
وەڵامی پێبنەوە. بۆیە ڕەشی سوناک ئەوەی کە ئەوێت لەم دەورەیە بەشێکی منافەسە و جێگاوڕێگایەکە کە خۆیان بیگرن. بۆ نمونە و هەروەکوتم ڕەشی سوناک دەوری پێشوو نەیتوانیوە وەڵام بە حکومەت و حیزبەکەی باتەوە بۆ ئەزمەیە، ئێستا بۆ سەرک وەزیران ناتوانێت. اینجا لە ناو خۆشانەدا بەش بوون سەرجەم ئەو وەزارەت و وەزیرانەی کە لیسترەس و بۆری جۆنسن و ئەوانە هەبوون، ئەمە هەموو شەقێکی تێڵاون گۆڕیونی و خۆی هی تازەی هێناوەتە ناوەوە. لە کاتێکە ئەمانە ئەتر وای لێ ریزی ئەو حیزبە پەرتەوازە بێت و چۆن بەقە لە فریاکەوتن بۆری جۆنسنیان بردە ناوتیان با بە تۆ حیابەرەی لە پێشترا و ئێستا هاتووی جارێکە خۆ هەڵەبژێریتەوە بە ئاشکرا نەک خەڵکی کرێکار و زەحمە چێشی کۆمەلگا، بەڵکو ئەندامانی حیزبەکەی خۆشمان قبوڵی ناگەن. هەر ڕاپرسیەک لەم ماوەیە کراوە لە ساعت چەند لەم دەورەی دوومانگا نفوزی حیزبی پارێزگاران هاتوۆتە خوارەوە لەو ڕۆ. بەتاکید ئەگەر هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کە لە ناو پەرلەمانە خۆیان بە ئۆپۆزیسیۆنی ئەم دەسەڵاتە ئازان نەتوان جێگا و ڕێگایە بکەن، نەتوانن وەڵامێکی دروستتر بن، نەتوان ئەلتەرناتیڤ و بەدیلێ بخەنە ڕوو، ئەوانش نفوز و اعتیباریان یەتە خوارەوە لە کۆمەلگا و بۆ دەورەی داهاتووی انتخاباتەکان ئەکەونە بەر نەفرەت و ناڕەزایەتی خەڵکەوە لە کۆمەلگا. زۆر لە هەیەنی گرنگی ئەم بابەتت باس کرد، بە تایبەتی سەبارەت بە داهاتوو بۆ چوونتان سەبارەت بەوەی کە بەچی ئاراستەیەکدا دەڕات خۆتان هاتنە سەری. بەڵام ئەگەر بڕێک زیاتر لەسەر ئەوەی کە ئایندەی ئەم قەیرانانە، ئایندەی ئەم خەڵکەی لە بەریتانیادا کە لەژێر ئەم ئەوەی کە ئاماژەتان پێدە لە سایە 20 ئێستا لە ژێر هێڵی هەژاریەوەیە و هەتاوەکو گرانبوونی شتومەک و هەتا ئەو هەموو قەیرانەی تر، ئایندەی بەریتانیا چۆن دەبینن وەکو دوا پرسیار بپرسی؟ ڕاستیەکەی ئەوەی ڕوونە نەک تەنیا لە بەریتانیا، لە ئەوروپا و ئەمریکا و حتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیاش لەسەر ئاسی دنیا ئێستاتر سەرمایەداری دارزیوە، بۆگەنی کردووە، هیچ توانا و هینێکی نەماوە کە ڕابەرایەتی کۆمەلگای بەشەری بکە، وەڵام بەخواست و داواکاری خەڵک باتەوە. و هەر ئێستا ئێمە لە ئێرانە ئەیبینین، ناڕەزایەتەکانی سوودانە بینین، عێراق و لوبنانە بینین لە 2019 تا ئێستا حکومەتیان بۆ تەشکیل ناکرێ. ئەمانە کۆمەڵە مەسائلی واقعین کە بۆرژوازی ناتوانێت وەڵام بە کۆمەلگا باتەوە. عمری ڕۆشتووە، ئەبێ ئەلتەرناتیڤێک کۆمەلگایکی یەکسان دنیایکی باشتر بێتە پێشەوە. ئەمەش هیچ شتێک نییە ئیلا بەدیلی ئەلتەرناتیڤی کریەکاری و کۆمۆنیستی ئەکرێکە کۆمەلگایکی سۆسیالیستی و یەکسانیە. یعنی بێنە بەرچاو و لەم 6 ساڵی ڕابردووە چی ناڕەزایەتێ لە بەریتانیا بوو. بە تایبەتی بان لەم نۆمانگەی پێشوە چەند خاڵێ باسکەم. کرێکارانی قیتار لەم چەند مانگەی ڕابردووە کۆمەلگای تووشی شەلل کرد لە ناڕەزایەتیا بەرامبەر دەسەڵات کە وەڵامیان پێ نایانەوە خاوەن مەحەتەکانی قیتار کە کراوە بە کەرتی تایبەتی. باشە کرێکارانی بەندەرەکان، کرێکارانی پۆست، حتا کرێکارانی پەیوەندیەکانی تەلەفۆنات و ئەم بەشانە، پارێزەرەکانی تاوان، هەروەها مامۆستایان، پزیشکان، پەرستاران، هەروەها یەکێتە کرێکارەکان دەستیان کردو بۆی هاوانگیە بکەن لە بینی خۆیانە بیکەن پێکەوە. بۆیە ئایندەی کۆمەلگا لە بەردەمی ئەوەیە ئەلتەرناتیڤ و بەدیلی کرێکاری و سۆسیالیستی کە بە قانزاجی و لە بەرژەوەندی کرێکاران و خەڵکی کەم دەرامەتی کۆمەلگایە ئەبێ بێتەبەتی بەدیل و ئەلتەرناتیڤێ بۆ ئەوە. هەروەکو وتم لە پێشەوە ئێستا شانسێکی کۆنزەرڤەتیڤ لەوەیە ئەم هێزە زۆر ڕێکخرا و تۆکمە لە مەیدانە نییە، بەڵام ناڕەزایەتی ڕۆژانەی خۆی هەیە و هەروەها ڕوبەڕووی دەوڵەتە وەستێتەوە. ڕابەرانی اتحادیە کرێکەرەکان پەیامی خۆیانێن بەوەی کاتر سەرمایەداری و بۆرژوازی ناتوانێت وەڵام بە کۆمەلگات باتەوە. ئەمە بۆ خۆی بانگەوازێکە بۆ کۆمەلگا کە خۆیان ڕێکخراو بکەن و کۆمەلگا لە دەوری ئەلتەرناتیڤ بەدیلێکە بێ کە دوور بێ لە حیزبی
کۆنسەرڤەتیڤ وەکو باڵی ڕاستی بۆرجوازی و هەموو حیزبەکانی کەی پەرلەمان کە سات و سەوداکەن و لە باشترین حاڵەتا دەست ببەرن ڕەنگە بۆ ریفۆرمێک بەڵام ژیانی خەڵک خۆش ناکا. بۆیە ئایندەی کۆمەلگای بەریتانیا وەکو دەوڵەتێکی سەرمایەداری گەورە لە بەردەمی دووڕیانێکە یان بربەرێتێک کە ئابێ سەرمایەداری بیسەپێنە بەسەر خەڵکەوە بە پۆلیس و برسیکردنەکەیەوە سەرکوت بکات و بمێنێتەوە یان ئەوەیە بەدیلی سۆسیالیستی و دەسەڵاتی خەڵک لە شوراکانی خۆیانە بێتە پێشەوە و وە کۆمەلگا بتوانێت لەم ئەزمە ئابوووریە کە هەیە بە قازاجی خەڵک زۆربەی کۆمەلگا نەجاتی ببێ. نوری بەشیر زۆر سپاس بۆ ئەم زانیاریە گرنگانە و بۆ چوونەکانت سەبارەت بە قەیرانی بەریتانیا و دەست لە کارکێشانەوەی سەرۆک وەزیران و ئاڵ و گۆڕێک لەو پۆستەدا دووبارەکە کرایەوە. زۆر سپاس کە دووبارە بەشدار بوو لە بەرنامەکانماندا. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ ئەم فرسەتە.